زۆربەی وڵاتانی دنیا 5 شێوازی سەرەکی هەیە لە پەروەردەکردنی مناڵە. من توێژینەوەیەکم کرد لە هەولێر کە و کاتە لە زانکۆی سەڵاحەدین لەگەڵ سلێمانیە. ئەو 5 شێوازە لە کوردستانی هەیە. شێوازێکیان پێڵێن نازداری بە مناڵ. ئەمە یەکێکە لە شێوازە پەروەردەی هێڵەکان. من قەت پەنای بۆ نابم. هیوادار نیش دایک و باوکی لە بەرنامەکە بەشمە دایمەنام مناڵی نازدار یعنی چی؟ یعنی خواردنەکەی بکە بەدەمەوە، جانتاکەی بکەرە کۆڵی، پێڵاوەکەی پێ لە پێەکە، هەرچێکی بۆ داوا کرد جێبەجێکە. ئەمە هارە بێ لێو ئەبێ بە کەڵەگا لە ماڵەوە، بەڵام مەڕی مردووە بێ لە دەرەوە. بچووکترین شت کاریگەری تێیەکە، شخصیەتی زەعیفە بێ، بە چاوی سوک سەیری خۆیەکە، بڕوای بەخۆی نابێ. جۆرێک ترمان هەیە لە پەروەردە شێوازێکی ترە توندوتیژی و لێدانە. ئەمە زۆر خەتەرە. یعنی تۆ سەرکوتیەکەی هەست بە کەمیەکە حڕق و کینە و حقت پەیاکە تۆڵەی خۆی لە خەڵکی ترەکاتەوە، ئەمەش کەسی ترەکە بە قۆچی قوربانی، ئەمەش خەتەرە توندوتیژی. جۆرێک ترمانەی دوو تربێتە. مثلا تۆ بە مناڵەکە دەڵێ وامەکە باوکی نەنجی کەسێ خەسوو خەزوور لەو لاوەڵە قەیناکە، ئەمەژە فەوتێ دوو تربێتیش. هەشە ئیهمال و بەرەڵای کردو لە هاوینە بەرەڵای سەجادەی کردو خۆی لەبەر مبڕیدا خەوتووە، لە زستانە بەرەڵای کردو سەرمایە خۆی لەبەر زۆپای و سپلی تا خەوتووە. ئەمەش خەتەرە. شێوازی دروست ئەوەیە مناڵ غەڵەتی کرد بڵێ غەڵەتە، ڕاستی کرد بڵێ ڕاستە، و لەکسەر کارە ڕاستەکانی پاداشتیکەی لە هەڵەکانی